کورتە سیمیناری ئەو ڕۆمانە لەسەر خوێندنە چ شتێک بکەین کاتێک کە دەخوێنین باشە. خوێندن پێویستە بۆ هەموو تاکێکی ناو کۆمەڵگا بۆ بەرەو پێشبردنی کۆمەڵگا لە هەموو بوارێکدا. خوێندن لە بۆ هەموو کەسێک پێویستە بۆ بەرەو پێشبردنی کۆمەڵگا ئەو کاتە لە هەر بوارێک بە هیچ مشکیلە نییە. چەند خاڵێکمان هەیە باز دەکەین کە چ شتێک بکەی کاتێک دەخوێنی باشە. خاڵی یەکەم خوێندن پێویستی بە کەسێکی ئارامە. ئەو شوێنەی لێی دەخوێنی پێویستە ئارام بێت کەشێکی باشی هەبێت بۆ خوێندن کەشەکەی شیاو بێت بۆ خوێندن. خاڵی دووەم پێویستە ئەو شوێنەی لێی دەخوێنی پەش و بڵاو نەبێت. هەوڵ بدە کاتێک کە دەخوێنیت دەوروبەرت پاک ڕابگریت پەش و بڵاوی نەکەیت. خاڵی سێم ئەو کاتەی دەخوێنیت هەوڵ بدە لەسەر خوێندنەکەت هەڵنەستیت. ئەو کاتێک کە لەسەر خوێندنەکەت هەڵدەستیت ئەو شتانەی خوێندیتە لەوانەیە هەندێکیان لەبیر بچێتەوە بۆیە ئەو کاتێک کە دەخوێنیت دەستت پێکرد هەتا کۆتاییەکەی هەوڵ بدە لەسەر خوێندنەکەت هەڵنەستیت. خاڵی چوارەمیان کاتێک کە خوێندنەکەت تەواو دەکەیت کتێبەکانت بخەرە ناو جەنتاکەت تا بۆ ڕۆژی دواتر لە یادیان نەکەیت. زۆر ئاساییە کە خوێندنەکەت تەواو کرد کتێبەکانت بخە ناو جەنتاکەت تا بۆ ڕۆژی دواتر لە یادیان نەکەیت. خاڵی پێنجەم خواردنەوەی ئاو خاڵێکی زۆر گرینگە. خواردنەوەی ئاو وا لە مشک دەکات کە بکرێتەوە بۆیە خواردنەوەی ئاو خاڵێکی زۆر گرینگە. خواردن دەبێت بە دوو بەش خواردنی تەندروست وە خواردنی ناتەندروست. بۆ خواردنی تەندروست میوە سەوزەوات بەرهەمە شیرەکان پاقلەمەنیەکان و هەتا دوایی. میوە لەوانەیە شیرین بێت بەڵام شیرینی میوە هیچ زیانێکی نییە. خواردنە ناتەندروستەکان وەک فاست فود شیرینی خواردنەوە گازەکان و هەتا دوایی. خواردنەوەی گازی زۆر زیانی هەیە بۆ مرۆڤ و شیرینیش وا لە تەرکیزی مرۆڤ دەکات کە تەرکیز کەم بکاتەوە مرۆڤ تەرکیز کەم دەکاتەوە ئەو کاتێک کە شیرینی دەخوات. خەو زۆر گرینگە. کاتێک کە دەخوێنیت ئەگەر تێرخەو نەبیت ئەگەر شەوەکە بەباشی نەخەوت بیت ناتوانیت زۆر بەباشی وانەکەت وەربگریت بۆیە خەو زۆر گرینگە. لە کۆتاییدا هیوادارم سوودێکم گەیاند بێ زۆر سوپاستان دەکەم. چه پرسیاری هەیە؟ ئاریاس هیچ زیانەکەت پێ ناگەینی بەس مێشکت ئیسراحەت نابیتن وەرناگری دەرسەکەی بەباشی لەوانەیە وەربگری بەس ئەوەندە باش نا. ها محەممەد لەلایەنی 9 سەعات لە بۆ 10 سەعات باشە بنووی لە دە بەولاوە نەبی. چیتکە؟ هالاوی چ دەکەی دەچی خۆت دەگۆڕی سەعاتێک ئیسراحەت دەکەی و دەست بە دەرست دەکەی. هاشاسات خواردنەوە گازیەکان ناتەندروستە شیرینی ناتەندروستە فاسفود یعنی ئەو شتانە فاسفودۆنە پیتزا هەمبەرگرت ئەو شتانە خراپە. ها محەممەد ئاخراپە لەبەرەوەی عەسر وەختی خەو نییە شەو وەختی خەوە. ها ئاریاس ئالۆ ناتانی هەموو شتێک دەتانی وەختی لۆدانەیە کە حەزت لێ بێت. تەواو.